لەگەڵ دەستپێکی سەری ساڵی نوێ بڕیارە شارەوانی سلێمانی پرۆژەی ریسایکلین لە سنووری چەمچەماڵ بخاتە بواری جێبەجێکردنەوە. بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی سلێمانی دەڵێت پێشتر کێشەی هونەری و زەوی پرۆژەکەیان هەبووە، بەڵام لە ئێستادا هیچ بربەستێک نەماوە و لە ساڵی نوێوە کۆمپانیای جێبەجێکار دەست دەکات بەکارکردن لە پرۆژەکە. لە 26 دوانزەی 2010 ئەم ساڵدا هەنێک کێشەی هونەری و زەوی هەبوو، توانیمان چارەسەری بکەین و زەویەکەمان تەسلیمی کۆمپانیا کردووە و هەموو لیجان و کاری پێویستەکانمان ئەنجام داوە کە لە ساڵی داهاتووە لە مانگی یەکەوە ئێمە دەست بکەین بە ئیشکردن لە کارگەکەیە و مودەی تەواوبوونی کارگەکەش 2 ساڵە. بەڵێ نەدەین کە لە ساڵی داهاتووە بە جدی و زۆر بە تەواوەتی کار لەو پرۆژەیە بکەین و بیگەینە نەتیجەی خۆی. پرۆژەکە زیاتر لە 7 میلیارد دۆلاری بۆ تەرخان کراوە، وادەی کۆتاییش بۆ کارکردن تیایدا ماوەی 2 ساڵە، بەڵام دیار نییە لەو وادەی کە بۆی دیاریکراوە کۆتایی دێت یاخود بربەستی بۆ دروست دەکرێت. ئەندازیارێکی شارستانی دەڵێت کارگەکە گرنگیەکی زۆری بۆ سنووری پارێزگای سلێمانی هەیە و لە ڕووی ژینگەی و هەلی کاریشەوە خزمەتێکی زۆر دەگەیەنێت. ئەمە خۆڵ و خاشەکەی کە کۆیەکەینەوە ئەیبینە معمەلەکە لە معمەلەکە جیاکردنەوە ئەکرێت ئەو مادانەی کە ئەتوانێت سوودی لێوەربگیرێت جێ ئەکرێنەوە، دواتر مادەکانی تریش لە لاندفیڵا بە شێوەیەکی تەندروست دائەپۆشرێت. ئەم پرۆژەیە کە تقریبا نزیکەی بودجەکەی 13 ملیار ئەبێت، پرۆژەیەکی زۆر گرینگە و هەلێکی کار زۆر بۆ خەڵکی ئەو دەبەرەدابین ئەبێ و لە ڕووی ژینگەییشەوە سوودی زۆرە. ئەو خۆڵ و خاشاکەی کە ئێمە جاران کۆکراوە دائەپۆشرا بە شێوەیەکی ناتەندروست دائەپۆشرێ، بەستەوە ئەوەیە لە هەوا و لە ژینگەدا ئاوەڕدرێنرێ. بەڵام ئێستا بە شێوەیەکی تەندروستانە ئەگەر معمەلەکەمان ئینشەڵڵا لە ساڵی ئایندە و ئایندەترا تەواو ببێت، ئەو کاتە ئێمە مادە سوود بەخشەکان لە خۆڵ و خاشاکەی کوێیەکەینەوە هەڵی ئەگرینەوە و جارێکی تر سایکڵی خۆی ئەبینێت و ئەگەڕێتەوە سوودی لێوەردەگرێت. ئەوەی کە پاشەڕۆ و زیانیشی هەیە و بە شێوەیەکی تەندروست دائەپۆشرێت لە لانفیڵەکە. لانفیڵەکە 3 سێڵی هەیە، هەر سێڵی 5 دۆنم لە خۆ ئەگرێت و بۆ ماوەی 15 ساڵ ئەتوانێت خۆڵ و خاشاکی تیادا پۆشرێت. کارگەکە ڕووبەرێکی فراوانی بۆ تەرخان کراوە و 2 ساڵ بەر لە ئێستا بڕیار لە دروستکردنی دراوە، بەڵام بەوەی هێندێک کێشەی ئیداری هونەریەوە وەستا بوو. بەڵام بە تەواوبوونی سەرجەم خۆڵ و خاشاکی شارەکانی سلێمانی و دوکان و پیرەمەگرون و چەمچەماڵ و ناوچەکانی دەوروبەری کۆ دەکرێتەوە و جارێکی دەرسوودی لێدەمیدرێتەوە. ڕامی عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.